ئێمەی موسڵمان هەمیشە چەکێکی زۆر تایبەتمان هەیە کە لە زۆر کات و ساتە دەستی بۆ ئەبین و پەنای پێ ئەبین. سەهمێکمان هەیە کە هەڵە ناکات و هەموو کات جوابمان ئەدرێتەوە. ئەو سەهمەش بریتێ لە سەهمی دوعاکردن. کەسی ئیماندار نابێ قەت مانوو بێ لە دوعاکردن نیە. هیچ دوعایەک نییە کە تۆ بیکەیت ئیلا یەکێک لە نیعمەتەکانت دەستگیر بوو. نیعمەتەکان کامانن. یەکەم نیعمەت کە دەستگیرت ئەبێ بریتێ لەوەی کە خوا ڕاستەوخۆ جوابت ئەداتەوە هەر لێرە ئەو شتت پێ عەتاکە. ئەگەر ئەمە دەستگیر نەبوو ئەوە ڕەب العالەمین بە بەدیل بۆت پڕ ئەکاتەوە شتێکت ئەداتەیە کە بۆ حاڵی تۆ باشتر بێ. کە جاری وایە ئێمە داوای شتێک ئەکەین لە خوا بۆ ئێمە کەڵکی نییە. ئەگەر ئەمەشیانی نەدایتێ واتە هیچ شتێکی لێرە پێ نەدای لە بەهەشتا ئیلا پلە و ڕوتبەیەک هی تۆ بەرز بۆتەوە. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ چۆن ئەگەر ئینسان لەسەرەوە شتێ بکەوێتە خوارەوە بەسەریە، ئەگەر لە خوارەوە شتێکی قایمی لێ بدا، تیرێ شتێکی بە قووەتی لێ بدا، یان ڕای ئەگرێ یان لای ئەدا یان هەر هیچ نەبێ هێواشی ئەکاتەوە. ئەفەرمێ بەڵام مصیبەتەکانە بۆ شێوازن کە لەسەرەوە نازڵ ئەبن بۆ ئینسانەکان. ئەگەر بێتەوە ئەم ئینسانە دوعای بەرز کرد بێتەوە وەکو وایە شتێکی لە ژێرەوە بۆ سەرەوە بەرز کرد بێتەوە. ئەگەر ڕای ئەگرێت قووەتی دوعاکەت هێزی دوعاکەت لەوایە ئەم مصیبەتە لەسەر تۆ ڕائەوەستی، یان لە تۆی لا ئەدا، یان ئەوە تا هەر هیچ نەبێ مصیبەتەکەت بەرکەوت زۆر بە هێواشی بەرتەکەوێت چکە هێواشی ئەکات.